دوای 18 ساڵ لە پەسەندکردنی دەستور هێشتا کەمتر لە 120 قۆناغی یەکەمی مادەی 140 جێبەجێ کراوە کە تایبەتە بە یەکلاییکردنەوەی چارەنووسی خاکی ناوچە دابڕێنراوەکان. پارتی و یەکێتی کە دەیان پۆستی باڵایان لە عێراق هەیە هیچ هەوڵێکی جددیان بۆ جێبەجێکردنی مادەی 140 نەناوە، بە پێچەوانەوە بەهۆی سیاسەتە چەوتەکانیان یەکلاییکردنەوەی چارەنووسی ناوچە دابڕێنراوەکانیان دواخستووە. لەو چوارچەوەیەشدا هەڵەیەکی گەورەی وەک ڕیفراندۆم لە ساڵی 2017 وای کرد کورد ئەو ناوچانە لە دەست بدات و جێبەجێکردنی مادەی 140شی زیاتر دوورخستەوە. سنووری مادەی 140 لە 151 خاکی باشووری کوردستان لەخۆ دەگرێت کە دەکەونە ناوچە کوردیەکانی پارێزگای کەرکووک و نەینەوا و سەلاحەدین و دیالە و واسط. بەپێی دەستوری عێراق مادەی 140 کارەکانی ڕژێمی بەعز لە 7 ساڵی 1968 تا 9 چواری ساڵی 2003 لە ڕاگواستن، نیشتەجێکردنی عەرەبی هاوردە، داگیرکردنی مڵک و زەویە کوشت و کاڵیەکان، دەرکردنی فەرمانبەران دەگرێتەوە. ناوەڕۆکی مادەی 140 بڕگەی یەکەم دەسەڵاتی ڕاپەڕاندن هەنگاوی پێویست دەنێت بۆ تەواوکردنی جێبەجێکردنی پێداویستیەکانی مادەی 58 لە یاسای بەڕێوەبردننی دەوڵەت. بڕگەی دووەم جێبەجێکردنی ئاساییکردنەوە و سەرژمێری لە کۆتاییدا ئەنجامدانی ڕاپرسی لە کەرکووک و ناوچەکانی تر کە ناکۆکیان لەسرە بۆ دیاریکردنی ویستی هاوڵاتیان لە ماوەیەکی دیاریکراودا کە لە مانگی 12 2007 تێپەڕ نەکات. قۆناغەکانی مادەی 140 بەپێی دەستوری عێراق مادەکە لە 3 قۆناغی ئاساییکردنەوە، سەرژمێری و ڕاپرسی پێک دێت. دوای نزیکەی 18 ساڵ لە پەسەندکردنی دەستور بەشی کەمی قۆناغی یەکەمی مادەی 140 جێبەجێ کراوە. قۆناغی یەکەمی مادەکە ئەمانە لەخۆ دەگرێت: گێڕانەوەی ڕاگوێزراوان، ناردنەوەی عەرەبە هاوردەکان، گێڕانەوەی زەویە کوشت و کاڵیەکان، هەڵوەشاندنەوەی گۆڕانکاریە ئیداریەکان، گەڕانەوەی فەرمانبەرانی لە کارلادراو بۆ فەرمانگەکان. بەهۆی دواکەوتنی جێبەجێکردنی مادەی 140 بەشێک لەلایەنە عەرەب و تورکمانەکان باسییان لەوە دەکرد مادەکە بەسەر چووە، بەڵام دادگای فیدراڵی عێراق لە بڕیارێکیدا لە 30 ساڵی 2019 ڕایگەیاند کارکردن بە مادەی 140 بەردەوام دەبێت تا ئەو کاتەی ئامانجەکانی بەدی دێت. بۆ یەکەم جار لیژنەی مادەی 140 لە مانگی 8 ساڵی 2006 بە سەرۆکایەتی هاشم شبلی وەزیری دارایی عێراق پێکهات. دواتر لە مانگی 8 ساڵی 2007 ڕاید فەهمی وەزیری زانست و تەکنەلۆژیا بووە سەرۆکی لیژنەکە. پاشان لە مانگی 6 ساڵی 2011 هادی عامری کرا بە سەرۆکی لیژنەکە و تا ئێستاش لە کارەکەی بەردەوامە. بڕی پارەی تەرخانکراو بۆ مادەی 140 جێبەجێکردنی بڕگەیەکی قۆناغی یەکەمی مادەی 140 قەرەبووکردنەوەی ڕاگوێزراوان و عەرەبە هاوردەکان لەخۆ دەگرێت. بەپێی ئامارەکان لە ساڵی 2006 تا 2012 بڕی 1 تریلیۆن و 286 ملیار دینار خەرج کراوە و لە بودجەی ساڵی 2023 200 ملیار دینار تەرخان کراوە. بەپێی زانیاریەکانی پەیام بۆ قەرەبووکردنەوەی تەواوی ڕاگوێزراوان و عەرەبە هاوردەکان پێویستە 4 تریلیۆن دیناری دیکە دابین بکرێت. لە کاتێکدا لە 18 ساڵی ڕابردوودا نزیکەی 1.5 تریلیۆن خەرج کراوە.